ئەنجومەنی وەزیرانی هەرێم ڕەزامەندی نیشان داوە بە خەرجکردنی بڕی 10 ملیار دینار بۆ بەڵێندەرانی هەر چوار پارێزگاکەی هەرێم. ئەمەش وەک هەوڵێک بۆ چارەسەرکردنی بەشێک لە گرفتەکانی بەڵێندەرانی هەرێمی کوردستان کە لە ماوەی زیاتر لە 2 ساڵی ڕابردوودا بەهۆی کاریگەری قەیرانی داراییەوە ڕوبەڕووی دەیان کێشە و گرفت بوونەتەوە. بەڵام وتەبێژی یەکێتی بەڵێندەرانی کوردستان ئەو بڕەپارەیە بۆ ڕەوشی ئێستای بەڵێندەران بە گونجاو نازانێت، بەتایبەت کە حکومەت بازاران هێندەی ئەو بڕەپارەی بەڵێندەران قەرزارە. ئەمەی تا ئێستا هەیە لە چوارچەوەی قسە و بەڵێنایە و بەڵام بڕیارێکی ڕسمی لەلایەن سەرۆکایەتی حکومەتەوە دەرچووە کە ماگانە وەزارەتی دارایی بڕێپارە دابین کات و دابەشی کە بەڵام تا ئێستا و بڕیارە لە دارایی نەچۆتە جێبەجێکردنەوە هەر جارە و بە کۆمەڵی ڕۆتی نیشەکان دواخن کە ئەمە خۆی لە خۆیان کێشەی گەورە دروستەکە لە داهاتووە و زیاتر ئەبێتە هۆی مایەپووزبوونی بەڵێندەران. لەو 10 ملیار دینارەی کە بڕیارە وەک پێشینەیەک بدرێت بە بەڵێندەران لە 43 بۆ بەڵێندەرانی پارێزگای سلێمانی وەڵەبجە دەبێت و لە 75 بۆ بەڵێندەرانی پارێزگای هەولێر و دۆک دەبێت. بەڵام بەڵێندەران بەم بڕیارەی حکومەت دڵخۆش نین و پیان وایە ئەو بڕەپارەیە ناتوانێت تەنها بەشێکی کەمی گرفتەکانیان چارەسەر بکات. ڕاستە ئەو پارەیە تەرخان کرا و بۆ ئێمە کە 4 ملیار و کەسرێکەکە، بەڵام ئەو 4 ملیار و کەسرە جێگای هیچ شتێک بۆ ئێمە ناگرێ. بەڕاستی لەبەرەوەی دوودانە ساڵە ئێمە وەستاوین پارێکی زۆرمان کەوتۆتە لای حکومەتەوە. هیچ کێشەیەکی وامان بۆ چارەسەر نابکات، بەڵام بەس ئێمە مشکلەکەمان لە یەک شتەیە، تەنە ئەمانەیە حکومەت بمان خوێنێتەوانەیە کە ڕۆژێ لە ڕۆژان ئێمە حسابێکمان لای حکومەتەیە حسابێکمان بۆ بکات. ئەجینا ئێمە مەبلغی یەک کەسمانێ مەبلغی یەکجا زۆرمان لای حکومەت نەبێت. حکومەت 10 ملیار دیناری بۆ هەموو کوردستان دابین کردووە. گرفتی بەڵێندەران لەگەڵ سەرەڵدانی قەیرانی داراییدا لە پاڵدایان کێشە و قەیرانی تردا بووە یەکێک لە کێشە دیارەکانی هەرێمی کوردستان، بەتایبەت لە کاتێکدا کە حکومەت نەیتوانیوە لە ماوەی ڕابردوودا بەڵێنەکانی خۆی بەرامبەر بە بەڵێندەران جێبەجێ بکات. هەروەها درێژە کێشانی قەیرانەکەش هێندەی تر ڕەوشی ئابووری هەرێمی کوردستانی لاسەن کردووە، بە جۆرێک کار گەیشتووەتە ئاستێک بەدەیان کۆمپانیا و بەڵێندەر بەهۆی کاریگەری قەیرانەکەوە مایەپووزبوونی خۆیان ڕاگەیاندووە. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.